لە یاری پێنجەمی قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولی پلەیەکی تۆپیپەی کوردستان لە یاریەکی گرنگ و بەهێزدا یانەی سۆران بە ئامادەبوونی هاندەرانی بە جۆش و خرۆشەوە میوانداری یانەی سیروانی نوێی کرد. ئەگەرچی لە سەرەتای یاریەکەدا یانەی سیروان توانی لە ڕێگای یاریزان هاوکار حوسێن گۆڵێک تۆمار بکات، بەڵام ئەو گۆڵە نەبووە فریادڕەسی و یاریزانانی سۆران زیاتر بە گەرم و گوڕیەوە بەردەوام بوون و لە خولەکی 27 یاریەکەدا کۆڤان نزمی لە ڕێگای لێدانێکی سەرەوە گۆڵی بەرامبەری تۆمار کردەوە و لا خولەکی 35 ناوبژیوان لێدانێکی سزای بۆ سۆران هەژمار کرد و یاریزان عومەر نەیتوانی سەرکەوتوو بێ لە جێبەجێکردنیدا و یانەی سۆران بەردەوام بوو لە هێرشەکانی و بەر لە کۆتایی گێمی یەکەم یاریزان عومەر عەبدوڕەحمان تۆڵەی لێدانا سزایەکەی بۆ هاندەران و یانەی سۆران کردەوە و گۆڵی دووەمی سۆرانی تۆمار کرد و گێمی یەکەم بەو ئەنجامە کۆتایی هات. لە گێمی دووەمدا هەردوویانە دوای چەندین گۆڕانکاری ئەمە شوای کرد یاریەکە بەهێزتر دەربکەوێ و دوای چەندین هێرشی پێچەوانە و مەترسیدار یانەی سۆران لە خولەکی 48 گۆڵی سێمی سۆران لەلایەن کۆڤان نزمی تۆمار کرا. دوای ئەو گۆڵەش یانەی سۆران ڕازی بوو بەو ئەنجامە و یانەی سیروانی نوێ چەند هێرشێکی بۆ سەرگۆڵی سۆران هەبوو. ئەمە شوای کرد یاریزان محەممەد عوسمان لە خولەکی 53 گۆڵی دووەم بۆ سیروان تۆمار بکات و سەرنجام یاریە کە بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە سەرکەوتنی سۆران کۆتایی هات. بسم الله الحەمدولله ئەمڕۆ توانیمان لەناو یاریگای خۆمان بەڵێنماندا بوو بە هەندەرانمان کە سەرکەوتن تۆمار بکەین، توانیمان 3-2 یاریەکە لە بەرژەوەندی خۆمان بەکاتا بێنین لەناو یاریگای خۆمان لەناو یاریگای شەهیدان شاری سۆران ئینشاڵڵا بەسەر دەکەوین بۆ خولی نایب. ئەگە گلەیشم هەبێت لە یاریەکە ئەوەیە گلەیم لە جمهوریان هەیە، ینی سەیریگا ئێمە بە دۆڕاوی هەموو دەبیان تێگرتوین جا ئەگەرمان بردایەوە بۆ چیان بەرامبەرم کردایە. ئەمە ئیتر یاریە جەمی یەکەم ئاستێکی باشمان پێشکەش نەکرد تاکو بڵێم حەسمی یاریەکە بکەین و بڵێ نەیبینەوە، بەڵام جەمی دووەم ئێمە هەروەک یارەکانی پێشتر جەمی دووەماتینەوە ناوکەشی یاریەکە و ئەوە بوویتر خوای گەورە ژوای داناوە بدۆڕین. شکرین ئینشاڵڵا ئیتر یاریەکمان ماوە پشت بەخوا ئەو یاریەش حەسم کەین و بچینە ڕیزی بلە نایابەکان ئینشاڵڵا. بەو ئەنجامە یانەی سیروانی نوێ لە سەرووی ڕیزبەندی دەخاڵمایەوە و یانەی سۆرانیش هەر لە پلەی دووەمی ڕیزبەندی مایەوە بە کۆکردنەوەی 8 خاڵ و شان بەشانی یانەی گارە و کە ئەویش خاوەنی 8 خاڵا چێبڕچێ دەکەن بۆ گەیشتن بە خولی نایابی کوردستان و یاری داهاتووی سۆران بەرامبەر خاکو و سیروانی نوێ بەرامبەر گارە یاری دەکەن و چارەنووسی هیچ یانەیەک بۆ گەیشتن بە خولی نایاب یەکلانە بۆتەوە و لە یاری داهاتویان ناوی دوو یانەی گەیشتوو بە خولی نایابی کوردستان بۆ وەرزی داهاتوو یەکلا دەبێتەوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.